پاراستن و بە فیڕۆنەدانی ئاسایشی ئاو لە هەر وڵاتێکدا ئەرکێکی ئەخلاقی و نیشتیمان پەروەریە. ساڵانێکە بەهۆی کەمی ڕێژەی بارانبارینەوە وشکە ساڵی ڕووی لە هەرێمی کوردستان و بە شێوەیەکی گشتیش ڕووی لە عێراق کردووە، بەڵام حکومەتی هەرێمی کوردستان پلانی هەبووە بۆ ئەوەی کە خۆی لەم دیاردەیە ڕزگار بکە، ئەویش تەرخانکردنی بودجەی دیاریکراوە بۆ پرۆژە تەواو نەکراوەکان. ئەمە یەکێکە لەو نمونانە کە حکومەت مەبەستێتی ئەم پرۆژەیە لە پێش وادەی خۆی تەواو بکە، ئەویش پرۆژەی بەنداوی گۆمە سپانە کە دەبێتە پرۆژەیەکی گرنگی استراتیژی بۆ هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی و پارێزگاری هەولێر بە تایبەتی. دەمەوێت لەم بەرنامەیەدا باز لەوە بکەم کە چۆن بتوانێت ئاسایشی ئاو لە هەرێمی کوردستاندا پارێزگاری لێ بکرێت، چونکە لە تەمەنی کابینەی نۆیەمدا هەنگاوی گرنگ دراوە. بۆ نمونە بۆ یەکەم جارە لە تەمەنی حکومڕانی کوردیدا یاسایەکی تایبەت بە پاراستنی ئاسایشی ئاو لە هەرێمی کوردستان خەریکە تەواو دەبێ و لە پەرلەمان گفتوگۆی لەسەر دەکرێت. مەبەستمە لەگەڵ هاوکارانمە کەسانی شارەزا و پسپۆر بدوێنم، بزانم کێشە و گرفتەکانی بە فیڕۆچوونی سامانی ئاو لە هەرێمی کوردستاندا چۆنە، ڕۆڵی کەسانی ئەکادیمی چییە بۆ ئەم بابەتە. لا بژانەوەی ئەم جارەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە دەکەم. لەگەڵ کەمی ڕێژەی بارانبارین لە ساڵانی ڕابردوو لە هەرێمی کوردستان و کەمبوونەوەی سەرچاوەکانی ئاو لە هەرێمی کوردستان بووە هۆی زیان بە بەشێک لە کەرتەکانی کشتتوکاڵ و سامانی ئاژەڵ لە ناوچەکەدا. دوجار حکومەت بڕیاریدا ڕێگا چارەیەک بۆ ئەو بابەتە بدۆزێتەوە لە ڕێگای دابینکردنی بودجەیەکی تایبەتەوە. لەگەڵ ئەوەش هەوڵەکان لەسەر ئاستی زانکۆکان بەردەوام بوون بۆ ئەوەی چارەسەرێک بۆ ئەم دۆخە بدۆزرێتەوە. بۆ ئەم مەبەستە زانکۆی سۆران کۆنفرانسێکی تایبەت بە ئاسایشی ئاو و ڕێگا چارەی زانستی ئەنجامدا. دەمەوێت بزانم لە ڕێگای ئەم جۆرە کۆنفرانسانەوە دەیانەوێت چ پەیامێک بگەێنن. ئەنجامدانی کۆنفرانسی لەم شێوەیە گرنگی چییە بە تایبەتی بۆ سامانی ئاو لە هەرێمی کوردستاندا؟ ئەم جۆرە کۆنفرانسانە بریتێ لە بیرلەکردنەوە لەو مەترسیانی کە لە ئایندێکی نزیکە ڕەنگە دەستەوێ خەمان بێتەوە. ئێستا سەرەتاکانی سەرەڵدانی مەترسیەکە بەدیار کەوتووە، بەڵام هێشتا نەبووە مەترسیەکی کوشندەی کاریگەر کە بتوانین لێ هەڵێین، بەڵام لە ئایندەیەکی نزیکە بەدڵنیاییەوە دەستەوێ خەمان دەبێتەوە. بۆیە دەبێمە لە ئێستا و خۆ ئامادە بکەین بۆ هەنگاوەکانی داهاتوو چۆن ڕوبەڕووی ئەم مەترسیە گەورەی بینەوە کە یەقی هەموو جیهانی گرتووە، تەنها کوردستان نییە. لێرەوە ئێمە ویستمان لە چوارچێوەی هەوڵ و کارە زانکۆییەکانمان بەو بیرکردنەوە ئەکادیمیەی کە لە زانکۆکاندا هەیە ئەم بابەتە بکەینە بەشێک لە خەمەکانی خۆمان. وەکو بەرپرسیارەتێکی نیشتیمانی زانکۆکان ئەرکی سەرشانیانە بەشدار بن لە ئیدارەدانی قەیرانەکان، لە چارەسەرکردنی کێشەکان، لە بیرکردنەوە لەو گرفتانی کە لە ئایندەیە دێنە پێش نیشتیمان. توێژینەوە پێشەش کراوە لە کۆنفرانسەکە چۆنڵی چارەسەر ئاریشەکان هەیە لێرە بەدڵنیایەوە. کۆی کارەکەی ئەمە ئەمڕۆ لە دوو پانیال پێکات بوو. پانیالێکمان بریتی بوو دەستنیشانکردنی کێشەکان و ئەو گرفتانەی کە لە ئەنجامی کەم ئاویەوە دێنە ڕێی ئێمە. پانیالی دووەمیان بریتی بوو لە خستنەڕێی ڕێکارەکانی چارەسەرکردنی ئەم کارە لە هەموو ڕوانگەکانەوە. بۆیە تەنها خستنەڕووی کێشەکان چارەسەر نییە، بەڵکو چارەسەر بۆ خۆش دەبێت بە تەنها بیری لێ بکرێتەوە. لە چوارچێوەی ئەو چارەسەرانێک کە خراوەتە ڕوو، ئێمە هەوڵماندا توێژەری جیاواز لە گۆشەنیگای جیاوازەوە داوت بکەین تاوەکو لە گۆشەنیگای جیاوازەوە باس بکرێتەوە. بۆ نمونە ڕەهەندە پەروەردەیەکەی بۆ ئێمە گرنگ بوو، بەدڵنیایەوە بەشێک لە کێشەکانی کەم ئاوی پێوەستە بەو کەلتوری کە ئێمە هەمانە بۆ مامەڵەکردن لەگەڵ ئاو. ئێمە پسپۆر تایبەتمان هەبوو، ئەمڕۆ قسەی کردو لەسەرەوەی چۆن دەکرێت ملت مامەڵە لەگەڵ ئاودا بکەن، واتە پەروەردەکردنی ملت بۆ مامەڵەکردن لەگەڵ ئاو. لە هەمان کاتدا ڕەهەندە سیاسیەکەی ئاو چۆن دەکرێت ئێمە لە چوارچێوەی یاسانە دەوڵەتەکان و ڕەهەندە سیاسیەکەیە بتوانین سوود لە ئەو ڕێوەسا یاسایانە بگرین، ئاوی خۆمان دەستە بەرکەین بۆ ئایندا. لە هەمان کاتدا پارێزگاریکردن لە ئاوی ژێرزەوی، لە هەمان کاتدا پاکردنەوە و دووبارە بەکارهێنانەوەی
ئاو وسوگەگرتن لەو ڕێژە بارانبارینەی کە ساڵانە هەیە کە بەشی ژیانی هاوڵاتیان بکە و بسۆگەری ئایندێکی ڕوونما بکە ئینشاءڵڵا. چارەسەرە سەرەتایەکان چین لە هەرێمی کوردستان بۆ ئیدارەدانێکی ئاوی باش و لە هەمان کاتە ئەو مەترسیانی کە پێشبینی دەکرێت لە ساڵانی داهاتوە تووشی هەرێمی کوردستان و عێراقیش ببێتەوە؟ چارەسەرەکان ئەمە کێشێکی زۆر بەرفراوانە لەبەرەوەی کێشەکە پێوەست نییە بە یەک گروپ لە مرۆڤەکانەوە پێوەستە بە هەموو مرۆڤەکانەوە بێ چارەسەرەکەی فرەلایەنە. یەک ئەبێ حکومەت پلانی استراتیجی هەبێ بۆ ئەم بابەتە، چونکە من لە چوارچەوەی کاری تاکە کەسیا بەدی نایەت، بێ پلان استراتیجیمان هەبێ بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەم کەیسەیە. لە چوارچەوەی ئەم پلان استراتیجیەدا بەداخەوە کارکردن لەسەر ئاو پێویستی بە بودجەیەکی زەبەلا هەیە، چونکە تۆ پرۆژەکان پرۆژەی مەزنن، پرۆژەی استراتیژین، ئەبێت لە هەمان کاتە پلان استراتیجی هەبێت و بودجەی زەبەلاحیشی بۆ تەرخان بکرێت. لەو کاتدا ئەوجا ئیدارەدانی ئاو دروستکردنی هۆشیاریەکی تاکە کەسی لە لای کوی مرۆڤەکان تەنانەت ڕەنگە شتێکی زۆر لە گونجاو نەبێت، ئەمە ناچار بێت مناڵەکانمان لە چوارچێوەی قوتابخانەکاندا فێری مامەڵەکردن لەگەڵ ئاو بکەین، چۆن ئاو بەکاربێنین. بەرهەمهێنانی ئاو لە هەرێمی کوردستان ڕۆژانە 2,900,000 مەتر سێجا. هەر هاوڵاتیەک لە هەرێمی کوردستان ڕۆژانە 300 تا 350 لیتر ئاو بەکاردێنرێ. بە پێی ستانداردە جیهانیەکان هەر تاکێک دەبێت ڕۆژانە 200 تا 220 لیتر ئاو بەکاربهێنرێ. نرخی تێچووی 1 مەتر ئاو لە هەرێمی کوردستان 500 دینارە. بەشێکی پاراستنی ئاسایشی ئاو لە هەرێمی کوردستان پەیوەستە بە بەکارهێنەرانی ئاوە، بە تایبەتی هاوڵاتیان، چونکە بە پێی ئامارەکانی بەڕێوەبەرایەتی گشتی ئاو و ئاوەڕۆی هەرێمی کوردستان بێ بەکارهێنەرانی ئاو لە هەرێمی کوردستان ڕۆژانە ڕێژەیەکی زۆر ئاو بە فیڕۆ دەدان. ئەم ساڵ وشکە ساڵیە ڕوو لە عێراق و هەرێمی کوردستان دەکا وەکو بەڕێوەبەرایەتی گشتی چه هەوڵێکتان داوە؟ یەکەم کارەوەیەکەوە هاوڵاتی بزانانی چ بڕێک ئاو بەکاردێنیتن بۆ بەستانی پێوەری ئاو. ئێستا ئێمە بە حدودی 990,000 هاوبەشمان هەیە، وان نزیک دەبینەوە لە ملیۆنێک هاوبەش. لەو ژماری هاوبەشانە 64% تا 65% پێوەری ئاویان بەستایە، متەبەقیەکەی تیا نەیان بەستایە. کاتێک کە تو دەزانیت چ بڕێک ئاو بەکاردێنی دەتانی خۆت ڕێک بخێوە لەسەر ئەو بڕێکە پێویستە یان مستحقی کە بۆ دابینکراوە. بابەتی هۆشیارکردنەوەیە، هۆشیارکردنەوەی هاوڵاتیان کە ئێمە بەڕاستی داوامان کردووە لە وەزارەتی پەروەردە، لە وەزارەتی ئەوقاف، لە گشت لە وەزارەتی ڕۆشنبیری بۆ ئەوەی کەوە پرۆگرام یان بابەتەکانی هۆشیارکردنەوەی بۆ بەکارهێنانی ئاو داخلی بەرنامەکانی خوێندن و وتاری هەفتانە و بابەتەکانی میداییەکان بکرێت، چ سۆشیال بی، چ ئەوەی بیراوە، چ ئەوەی بیستراوە. بابەتی سێم ئەمە کە کاری لەسەر دەکەین ئەویش بابەتی بەکارهێنانەوەی ئاوە، بابەتی ڕێیوز کە ئەویش ئێستاکەوەکو ئاگادارن کەوا لە ڕێی قەرزیابانی کە بە بڕی 300 میلیۆن دلار پرۆژەیە بۆ شاری هەولێر دروست دەکرێتە کە 1/8 پرۆژەکە ڕۆژانە 105,000 مەتر سێجا ئاو لەو ئاوڕۆی کە لە کەندی هەولێر دەڕواتن بۆ مەنتقەی تووڕە ئەوە ئیعادەی تەسفیە دەکرێتەوە دەتانرێتن بۆ زراعەت و ئەگەر بۆ زراعەتیش بەکارێنێت دەتانی هەر لە کەندەکەی بە شێوێژی خاوێنتر و تا 1999 خاوێن دەکرێتەوە. ئەو پرۆژە ئێستا لە تەندەریندایە لە ماوەیەکی کورت ئینشاءڵڵا ئێستا کە تقریبا مانگێک لێبیتن چوویتە پرۆسەی ئێعلانکردنی تەندەر، دواتر مەرحەلەی ئیڤالوێشن دێتن و مەرحەلەی ئیحالە دێتن و بە هیوای ئەوەینەکەوە ساڵی دابێ لە مانجی 8 و 9 و 10 بتانین پرۆژەکە بدرێتە بسپێردرێتن بە مقاولێک بە بەلەندەرێک و کارەکانی دەست پێ بکات. هەم بۆ ئاوی ژێرزەوی و هەمیش بۆ ئاوی سەرزەوی. ئەتوان بڵین لە هەرێمی کوردستاندا لە ژێر مەترسیایە ئەگەر چارەسەری بۆ نەدۆزرێتەوە لە ڕێی دروستکردنی بەنداوە هۆشیاری هاوڵاتیانەوە لە ژێر مەترسیایە یاخود چۆنڵی هێشتا ئاوەکە لە ژێر دەستمان دەرنەچوە. بابەتی ئەوەی کەوە قەرار بدەینە سەر ئەوەی لە مەترسیدایە زۆرە یان کەمە بەڕاستی احتیمال دەکاتە سەر ئیدارەکردنی ئەو بڕێکە هەیتن، چونکە وڵات هەیە لەوانەیە لە ئێمەش زۆر کەمتری ئاو هەبیتن، واردی مای کەمتر بیتن یا واردی ئاوی کەمتر بیتن، ساڵانە بەرام بەشکە بە شێوەیەکی ڕێک بەڕێوە دەبردرێتن و بەنداوەکانیان ڕێک پێکەوە و هاوڵاتیانی ئەو وڵاتە هۆشیارترینە بەکارهێنان و کۆنتترۆلی هەردوولایەن ئەوی خزمەتگوزاریەکە پێشکەش دەکەوەی خزمەتگوزاریەکە وەردەگرێت بە شێوەیەکی ڕێک ئەنجام درا کێشیان نیە. ئێمە وەکو کەمی ئاو تاکو ئێستاکە دەتوانین بڵێن کێشەمانیە لە کەمی ئاو، چکەوەکو باسم کرد ئەمە ئەو بڕ ئاوی کە دابینی دەکەین نێوان 20 تا 400 لتر ڕۆژانە بە شێوەیەکی تێکرا بۆ هەڵاتیانی هەرێم دابین کرایە، بەڵام لە شوێنێک بۆ شوێنێک دەگۆڕێتن، لە وەرزێک لە وەرزێک دەگۆڕێتن.
دەکەوێتن بۆیە زیاتر بەڕاستی بابەتی ئەوەی کەوات چەندمان هەیە کەمایان زۆرە زیاتر پەیوەندی بە ئیدارەکردنەکەی هەیە ئاو لەسەر ئێوە چەنە و دواتر بە چەندیش دەیدەن بە هاوڵاتیان تێچووی ئاو بە شکلشی معدل ئەمە بەواستەی بەرنامجێک و بەواستەی چەند شەریکێکی عالەمی کۆسڕۆکێڤەریمان ئەنجامدا بۆ کوردستان کە چەند مردودی ینی نرخی 1 متر مکعب 1 متر 13,000 لتر چەندە تقریبا لە نێوان 360 تا 400 دینار لەسەر حکوومەتی هەرێم وەکو تێچوو بە شێوەیەکی گشتی بەبێ کارەبا ئەمە ساڵانە 130 تا 140 ملیار دینار سەرف دەکەین لە سێکتەری ئاو بەبێ پرۆژەی نوێ تەنها بەکاربردن و ئیدارەکردن و سیانەکردنە مردودی ئەوەی کە دێتەوە بە ئێمە لە نێوان 30 تا 40 ملیار بووە 40 ملیار لە باشترین حالەتی بووە یعنی لەکە حکوومەت نوێ لە نێوان 100 تا 16 تا 120 ئەو پارەیە وەردەگرێتەوە. هاوبەشەکانی ئاو لە هەرێمی کوردستان 960,000 هاوباش ڕۆژانە 300 لیتر بۆ هەر تاکێک دابین دەکرێت. تێچووی بەرهەمێنانی ئاو لە هەرێمی کوردستان ساڵانە 140 ملیار دینارە. لە هەرێمی کوردستاندا تاکو ئێستا 650,000 پێوەری زیراک بۆ ماڵان بەسراوە. دوای ئامادەکردنی چەند بەرنمەیەک لەسەر ئاسایشی ئاو لە هەرێمی کوردستان و بە دوواداچوونی مەیدانی لە بەرنمەی بژانەوەدا و خستنە ڕووی مەترسی و چارەسەرکردن لەسەر ئاسایشی ئاو دوجار حکومەت بڕیاریدا بودجەیەکی تایبەت بۆ تەواوکردنی بەنداوەکان تەرخان کات. یەکێکیش لەو بەنداوە گرنگانە بەنداوی گۆمەسپان بوو. دەمەوێت لە نزیکەوە بۆ جارێکی دیکە سەرپەرشتیار و جێبەجەکاری پرۆژەکە بدوێنم بزانم کارەکان لە پرۆژەکەدا لە ئێستادا لە چه ئاستێکدایە. ئەو پرۆژە بە شێوازی RCC دروست دەکرێت کە ناوەکەی کورتکراوەی ڕۆلەر کۆمپاکتت کۆنکریت دایمە یەکەم جارە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق ئەم پرۆژەیە دەستە بواری جێبەجێکردنەوە. ئەو پرۆژەیە بە سەرپەرشتیکردنی لەژێر بەڕێوەبەرایەتی گشتی بەندا و کۆگاکانی ئاو وەزارەتی کشتتوکاڵی سەرچاوەکانی ئاوی حکوومەتی هەرێمی کوردستانە ستافی سەرپەرشتیار هەموو خۆمانن و ستافی کۆمپانیاش لە ئێستادا بەشی زۆری هەمووی تیمی خۆمانن لە ئەندازیار و ڕووپێوەکانیان و هەروەها دوا بە دوای هاتنە سەر هێڵی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران دەتوانین لە ماوەی دیاریکراوی خۆی پرۆژەکە تەواو بکەین. حکوومەت هەر لە سەرەتای کابینەوە باسیەوە کرد کە ئاسانکاری بۆ بەرهێنەران ناوخۆیەکانەکە بۆ کۆمپانیا ناوخۆیەکانەکە بۆ بەڵێندەرە ناوخۆیەکانەکە تۆکو و وەبەرهێنەرێکی ناوخۆیی ئەمەد بینی و ئەمەد بەدی کرد کە حکوومەت کار ئاسانیتان بۆکە بەدڵنیاییەوە ئێستا کابینەی نوێم زۆر گرنگی بە وەبەرهێنانە ناوخۆدا بە تایبەتی دەیەوێ ئاستی هەم دەغڵ و دان و ئاستی کشت و کاڵ و ئاشتی ئاو هەموو ئاستێک بباتە ئاستێکی تری زۆر بەرز لەوەی کە هەیە ئەمەش بە زیاتر وەبەرهێنەری ناوخۆ دەتوانن چونکە خەڵکی ئەو وڵاتن چونکە ئینتیمایان بە وڵاتەکەی خۆیان هەیە ئەوان زیاتر لە خەڵکەجتر دڵسۆزن بۆ وڵاتە بەدڵنیاییەوە ئێستا ئاستی وەبەرهێنان لە ئاستێشتری پێشی ئەو قەیرانی کۆرۆنا و قەیرانی ئابووری و شەڕی داعش باشە. ئێمە ئێستا لە پرۆژەیەکی استراتیژین کە بەلای حکوومەتەوە گرنگی چەکاوە لە ئەویش سامان و پاراستنی ئاسایشی ئاوە لە هەرێمی کوردستانە بەڕێستان وەکو وەبەرهێنەرێکی ناوخۆیی کە هەندێک کاردەگرنە ئەستۆی خۆتان دەتوانن بۆ نمونە لە وادەی خۆیان تەواوی کەن بە کوالێتێکی باش جیاوازی وەبەرهێنەرێکی ناوخۆیی چییە لەگەڵ جیاوازی وەبەرهێنێکی بیانی کە لە دەرەوە بێ هەمان ئەم کارە ئەنجام بدات. ئێستا ئاستی وەبەرهێنەرای ناوخۆ زۆر چوتە پێشەوە لە چاو ساڵانی ڕابردوو بە تایبەتی لە قەیران تۆ لە قەیران بیر لە شێوازی کارکردنی نوێ دەکەیتەوە و حکوومەتیش گرنگجێکی زۆر تایبەت دەدا بە وەبەرهێنەرای ناوخۆ. ئێمەش ئێستا ئاستی کارکردمان زۆر جیاوازە لە ئاستی ساڵانی پێشوو نەکەرێمە هەموو وەبەرهێناری ناوخۆ ئاستی کارکردنیان ئاستی ئەدای ئیشیان زۆر فەرقەیە لەگەڵ ساڵانی ڕابردوو. باشە ئێستا شێوازی کارکردن لە پرۆژەکە چۆنە سەدا چەندی تەواو بووە چۆن لای چەند هەلی کارتان ڕەخساندووە. پرۆژەکە هەروەکو جەنابتان ئاگادارن پرۆژەکە لە قەیراندا بوو بەهۆی ئەو قەیرانن دارایی کە هەبوو بەڵام ئێستا
دەستمان بەکار کردوێتەوە ئێستا زیاتر لە 100 کەس لەو پرۆژەیە بە هەموو ئاستەکانیش دەکەم مەسەن ئەندازیارە و کرێکارە و هەموو کارماندەکان مەسن شوفێرە و ئامێریش زیاتر لە 30 هەتا 30 ئامێر لە پرۆژەکە کار دەکات ئەوە بووی تا کارێکی باش بۆ ڕەخساندنی هەلی کار بۆ خەڵکی خۆمان لە کوردستان بە تایبەتی لەو دەوروبەرە. ئێستا ئەتوانین بڵین ڕوئیایی وەبەرهێنەری ناوخۆیش گۆڕاوە دەتوانێت کاری گەورەتر ئەنجام بدات بە دڵنیاییەوە ئێستا وەبەرهێنەری ناوخۆز ئاستی تێڕوانینی زۆر بەرزتر لە ئاستی ساڵانی پێشتر ئێستا تێگەیش لە کاتی قەیران دەبێت ئەویش بە ڕێگەچارێکی تر بیر بکاتەوە دەبێت ئەتیماد بکاتە سەردەستی خۆیان لە سەردەستی خۆمان ڕاوەستین بۆ ئەوەی پرۆژەکان بڕێت ببێت چونکە لە کاتی قەیران دیار بوو کە ئەوانەی لە بیانی بوون وڵاتەکەیان جێهێشت لەبەرەوەی وڵاتی خۆیان نەبوو بەڵام وەبەرهێنەری ناوخۆ ئیتر گەیشتە ئەو ئاستەی کە ئەو بەرپرسیارەتی هەبێ بێ هەمویان بێکەوە دەست بگرن بۆی پرۆژەکان بەڕێوە بن بە تایبەتی حکوومەتی ئێستا لە ئاستێکی تری گرنگیدانە بە وەبەرهێنەرانی ناوخۆ دەتوانین بڵین بە تەواوبوونی ئەم بەنداوە ئەم پرۆژە استراتیجیە چۆن لەی نەخشەی پارێزگای هەولێرە گۆڕێت لە ڕووی گەشتیاری کوشتتوکاڵی ئاودێریەوە نەخشەی هەولێر دەستە سەر ئاستێکی تر لە بواری گەشت و گوزار بە هەبوونی ئەو بەنداوە گرنگێکی تایبەتی خۆیەیە ئەو ناوچەیە بەبێ ئەوەی هیچ بەنداوێکی لێبی خۆی ناوچەیەکی گەشتیاریە چجای ئەوەی کە ئەو بەنداوی لێ دروست دەکرێت ئەبێتە ناوچەیەکی گەشتیاری زۆر بەهێز ئەبێتە سەرچاوەیەکی داهات هەم بۆ خەڵکی ناوچەکە هەمیش بۆ حکوومەت بە تایبەتی لە سەردەمی قەیران دەبێتە سەرچاوی ژیان. بەنداوی گۆمەسپان سێەم بەنداو لەسەر ئاستی هەرێمی کوردستان توانای گلدانەوەی ئاو 8 ملیۆن مەتر سێجا بەرزی بەنداو 69 مەتر ڕێژەی بارانبارین بۆ بەنداوەکە 400 بۆ 800 میلیم ڕێژەی کاری ئەنجامدرا و تێیدا 123 ماوەی تەواوبوونی پرۆژەکە 3 ساڵ تێچووی پرۆژەکە 103 میلیارد دینار ڕەنگە دیاردەی وشکە ساڵی دیاردەیەکی جیهانی بێت هەر بە تەنها هەرێمی کوردستانی نەگرپێتەوە بەڵام ئەوەی لە هەرێمی کوردستاندا هەیە هێشتا دیاردەی وشکە ساڵی و کەمبوونەوەی ئاستی ئاوی دەریاچەکان نەبووە دیاردەیەکی مەترسیدار و دەتوانرێت کۆنتترۆڵی ئەو بابەتە بکرێت بە تایبەتی لە ڕێگای کەسانی ئەکادمی و کارکردن لەسەر ئەو توێژینەوانەی کە لە زانکۆکاندا ئەنجام دراوە. هەرێمی کوردستان ئێستا لەبەردەم هەڕەشەی وشکە ساڵی و کەمی ڕێژەی ئاوەکەیەتی دووشت هەیە لە هەرێمی کوردستانە ئەو ئاوی ساڵانە کە بە ملیارەها مەتر سێجای بە فیڕۆ دەچێ و لە هەمان کاتیشە ئاو ئاوەڕۆکانە کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەکاری دێنێ ئایا ئێمە دەتوانین لە ڕوە ئەکادمی و زانستیەکەیەوە سوود لەم ئاوانە وەربگرین جاریتر؟ بەڵێ بە تاکید دەتوانین سوودی لێ وەربگرین نەک هەر سوودی لێ وەربگرین بەڵکو ئەو کێماسیانەی کەوا هێستا هەرێمی کوردستان لی دەترسێ لە وشکە ساڵیەکان دەتوانین بڕەوێنینەوە تا حەدێک لەبەرەوەی ئێمە بە تایبەتی ستافی ئەکادمی تەنها ئێرادەیەک پێویستە دەست بەو کارانە بکرێت و ئەو پرۆجێکتانێکەوە هەیە لە زانکۆکان بە نمونە وەکو زانکۆی سۆران دەهێنمەوە زانکۆکانی تریش پرۆجێکتەکە ئەم بین نەبواری جێبەجێکردن و جێبەجێیان بکەن بە تاکید ئاوی ئاوەڕۆکان کە دەکرێت 100% وای لێ بکرێ کە ئەگەر لە بۆ ماڵەوە شیاو نەبێ بەڵام بۆ بازار و بۆ کشت و کاڵ و ئەو ئاوە ساوزگارێکەوە سرف دەکرێت لەلایەنی کشت و کاڵەوە دەکرێت جێی بگۆڕێ بەو ئاوەیکەوە دووبارە پاک دەکرێتەوە بۆ باشە هەندێک جار کەسانی ئەکادمی بە تایبەتی مامۆستایانی زانکۆ ئەو توێژینانی ئەنجامی دەدەن دەتوانێت چارەسەری کێشەکان بکە بەڵام مەودایەکی درێژخایەنی دەبێت لە هەمان کاتیشان بەشانی بودجەیەکی زەبەلاحی پێویستە هەندێک ئیرادە و توێژینە و پرۆجێکتمان هەیە کە پێویستی بە بودجەش نەبێ بتوانین کاری لەسەر بکەین بەڵێ بە تاکید ئەوەی کەوا لە ناوەندە ئەکادیمیەکان و زانستیەکان لە زانکۆ و نەدامەزراوە حکوومیەکان و ئالیەکانی تر دەکرێت وەکو توێژینەوە بەڕاستی ئەوانە حەلی
کێشەی کەمی داهاتی داراییە بەبێ یەک و دوو هەموویان کۆست ئیفکتیڤن هەموویان داشکانێکی زۆر زۆر لە کولفە دەکا ئەوە لەلایەک لەلایەکی تر لە تەندروستیەکانەوە ینی ئەو ئاوانەی کەوا لە پاک دەکرێنەوە بەلایەنی زانستی یعنی شتێکە بە هەدەردانی هیچ نییە تەنها گڵدانەوەی ئاوەکەیە وەکووتم ستافی ئەکادیمی و دەست لە ناو دەست و کارکردن بە یەکەوە دەکرێتن ئەو ترسناکیانە بڕاوێنرێتەوە. تێژینێکتان لەبەردەستە نمونەیەک بێنەوە ئەمە چارەسەرەکەیە شتێکەیە؟ بەڵێ زۆر پێم خۆش بەوە پرسیارەت کرد. من تێزی دکتۆراکەم لەسەر چارەسەری ئاوی شاری سۆرانە. ئاوەڕۆی گشتی شاری سۆران بە تەواوی داتام هەیە کە لە دکتۆراکەمدا دامناوە و چارەسەری ئەو ئاوەی کردووە کەوا لە ئێستادا هەموو کشت و کاڵی زۆربەی زۆری شاری سۆرانی لەسرە. ئەوە نمونەیەک. نمونەی تر ئیشی ترمان کردووە لەسەر ئەو مادە پیسکەرانی کەوە لە ئاوەکاندا هەن تا چەند دەتوانین کۆنتترۆلی بکەین چکە بەڕاستی هەندێک حاڵەتی شەیە لەوانەیە لەوە بە دەربێکەوە بتوانین بە یەک دوو خطوەی باڵێن ستێپی ئاسان بکەین قورستری دەوێت بەڵام دەبێ بە ڕێگریەکیش بکەین لەو سۆرسە لەو سەرچاوانەی کەوا دەڕژێنە ناو ئاوەکان بۆ نمونە ئێستا ئێمە لە هەرێمی کوردستاندا لە قۆناغێکداین لە کەرتی پیشەسازیدا لە بژانەوەداین ئەوە خەریکە بەرەو پێشچوون دەچێت لە شارە جیاجیەکان و لەوانە دەبینین پرۆژەی پیشەسازی زۆر باش دەکرێت کە هەمویان سوودی زۆر بە کوردستان دەگەێنێتن بەڵام ئەبێ لە کاتی ڕێگەپێدانیان بۆ دروستکردنیان هەندێک بربەست هەبێ یاخود هەندێک ئاگاداری هەبێ پێیان بگوترێ بۆ نمونە ئاوی ئاوەڕۆکانی ئەو کارگەیە کە دەکرێت بنزین بێ نەفت بێ گازوایل و ئەو شتانە بێ چی لێدێ ئەبێ بەر لەوەی بڕژێنە ناو قەنات و ناو جۆگە ڕئیسەکانی شارەکەوە لەلایەن کەرتی تایبەتەوە لەلایەن پیشەسازیەکەوە لەلایەن کارگەکەەوە لە چواردەوری لە ناو دیوارەکانی خۆی چارەسەری بکاتن کە هەیە چارەسەر هەیە ئەو جابی خاتە ژێر ناو جۆگەکانی حکوومەتەوە. ژمارەی بەنداوەکان لە هەرێمی کوردستان 17 بەنداوی بچووک و مامناوەند و گەورەهان توانای گلدانەوەی ئەو بەنداوانە 10 ملیار مەتر سێجایە دروستکردنی بەنداوی نوێ 9 بەنداو پێویستی بەنداو لە هەرێمی کوردستاندا 270 بەنداوی بچووک و مامناوەند بە فیڕۆچوونی ئاو لە هەرێمی کوردستان بەهۆی نەبوونی بەنداوی پێویستەوە 18 ملیار مەتر سێجای ساڵانە. ئێستا پاراستنی ئاسایشی ئاو لە هەرێمی کوردستان دەبێت بە هەموو لایەک ڕێگری لێ بکرێت بە تایبەتی لە زانکۆ و پەیمانگاکان گرنگی زیاتر بەو بابەتە بدرێت بۆ ئەوەی دەتوانی زانکۆ بە گرنگیەوە کار لەسەر ئەو بابەتە بکەن. وەکو دیارە لە مێژوودا کێشەی ئاو یەکێک بۆ لە کێشە هەرا دیارەکان بە تایبەتی لە کۆتاییەکانی سەدەی 19 و سەرەتای سەدەی 2021 کە کێشەی ئاو لە زۆربەی وڵاتان سەری هەڵدا عێراقی و هەرێمی کوردستانیش یەکێک بوون لەو وڵاتانی کە بەبەر ئەم شەپۆلە کەوتن و بە تایبەتیش ئەگەر بین و لایەنە مێژوویەکەی وەرگرین وڵاتی تورکیا و وڵاتی ئێران کە هاوسنوورە لەگەڵ عێراق و هەرێمی کوردستان بەردەوام هەوڵیان داوە کە بەست و بەنداو لەسەر ئەم ئاوانە دروستکەن کە داخلی ناوچەکانی هەرێمی کوردستان و عێراقدا بن بۆ ئەوەی بیکەنە کارتێشی سیاسی و فشاری لەسەر وڵاتی عێراق و ئەگەر بێت و باس لەم چەند لایەنێک بخەین بۆ نمونە ڕووباری سیروان کە لە ئێستادا بە تەواوەتی وشکی کردووە بەهۆی ئەو بەست و بەنداوانەی کە وڵاتی ئێران لەسەری دروست کردووە. پێویستە ئێمەی گەنجان هۆشیاری زیاترمان هەبێت لەوەی کە هەستین بە پاراستنی ئاوا ڕێگری بکەین لە کەمبوونەوەی ئاو کە لە ئێستادا بە دیاردەیەکی زۆر دیار سیر دەکرێت لە هەرێمی کوردستاندا و ڕۆژ بە دوای ڕۆژ دەبینین کە ڕێژەی کەمبوونەوەی ئاو لە هەرێمی کوردستاندا ڕوو لە زیادبوونە بۆیە پێویستە دەرچوانی زانکۆ و بە تایبەتی شتیلی گەنجەکان زیاتر هۆشیاری ئەوە بڵاو بکەینەوە و ڕێگری بکەین لە کەمبوونەوەی ئاو بۆ نمونە لە ساڵانە 18 ملیار مەتر سێجا ئاو لە هەرێمی کوردستاندا بە فیڕۆ دەچێت بۆی پێویستە ڕێگری بکەین لەم دیاردەیە بە دروستکردنی بەست و بەنداوەکان
و پارێزگاریکردن لە کەمبوونەوەی ئاو و بەرزکردنەوەی ڕێژەکەی. ئەو وڵاتانەی تا ساڵی 2050 بەهۆی کەم ئاویەوە زیانی گەورەی ئابووریان بەردەکەوێت. ئێران، لوبنان، لیبیا، عێراق، سووریا، جەزائیر، تونس، مەغریب، تورکیا، میسر، ئیسرائیل، قەتەر. ئەوەی تایبەت بە ئاسایشی ئاوە لە هەرێمی کوردستان لە ماوەی تەمەنی کابینەی نۆیەم زۆر بەجددی کار لەسەر ئەو بابەتە کراوە و بۆ ساڵانی ئایندا چەند بەنداوێکی گرنگی استراتیجی کۆتایی بەکارەکانیان دێت لەسەر و هەموو شێوە لە ئایندەیەکی نزیکدا بۆ یەکەمین جار هەرێمی کوردستان دەبێتە خاوەن یاسایەکی تایبەت بە پاراستنی ئاو لە هەرێمی کوردستاندا.